زۆر باش مامۆستای بەڕێست با بێنە سەر بە ئەم باسی زەواجمان کرد چەند جۆر زەواج هەیە چونکە لە ئیسلامە ڕاستە ئەمە زەواجێگە و ڕێگەی بۆ دانراوە پیشاندراوە بەڵام وەکو جۆر چەند جۆرێک ناوی زەواج ئەهێنرێ لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەو جۆرە زەواجانەی کە هەن و ئەنجام دراوە ئایا دواتر بدەینە سەر باسیەوەی کامیان ڕێگە پێدرا و شەریە و کامیان مشکیلی تایە باسیەکەین بەڵام جەنابەت بفەرموو جۆرەکانی زەواجمان بۆ باس خاڵێکی زۆر گرنگ کە ئەمە کورتکەینەوە مامۆستا عەباس بەڵێ هەر زەواجێک هەر گرێبەستێکی هاوسەرگیری ناوی بنێ هەرچی ناوەکەی هەرچی بێت هەر ناوێکی هەبێت ئەرکانەکانی شەرعی لەگەڵ شەرت و مەرجەکانی تیا بوو شەرعیە ناویشی بنێ هەر زەواجێک ئەمانە پێوەرن ئەبێ بە پێیان پێوەرە بیان پێ ئەگەر عەکسی ئەوە بوو هەر بنێ ناوی بنێ زەواج المتەقین هەر شەرعی نییە ناوەکە ناگۆڕن چونکە بۆ حەقیقەتیشت ئەگەڕێتەوە بۆچی بۆ التحريم تابع للحقيقة والمفسدة لا للاسم والرسم حرام بوون ئەگەڕێتەوە بۆ حەقیقەتی شت نەک بۆ ناوەکەی بەڵام هەندێک جار مامۆستا مەسەلەن ناوەکان بڕاون بەسەر ئەو شێوازەی بۆ تعریفە ئێمە ناوەکان کابوو من ئەمە وەکو یاسایەکی گشتی لەبەرەوەی برایەک هەر خوشکەکە بڵێن کاکە من ئەوە ڕوکنا نەمزانی باوکەکان دایکەکان ئەو پایە نەمزانی ئەو مەرجە نەمزانی ئیتر زانم ئەم زەواجە شەرعیە یا شەرعی نییە با هەر ناوێکە بێ بەڵام ئەو ناوانەی کە جەناو دێتت ئێمە هەمانە زەواجی عورفیمانەیە ئەم زەواجی عورفیە ئەگەر بێت و تەماشایەکەی دوو مانای هەیە مانایەکیان وەکو زانایانی ئەزەری پێشوو کە باسییان کردەوە لە مسریش زیاتر ئەمە سەری هەڵداوە زانایان وتیانە ئەویان ما تعارف عليه المسلمون من القدم بۆ هەر لە کۆن و مسلمانان وەڕاهاتوون کە باوکەکە ئەگەر خۆی ئەهلی عیلم بووە بە سیغەی ئیجاب کەوتێتی ئەو کەسەی کە کشەکەی خۆی پێداوە ئەوە من کەچی خۆم تەزویج و تەنکیحی تۆکە لەسەر مارەی ئەوەنە وە بە شایەدی ئەم دووشە ئەوی سوبتێتی قەبیل تۆوا من قبوڵم کرد ئەمە لێرە کەوا بوو هیچ شتێک نەبووە مەحکەمەیە بگەڕێنەوە بۆی ئیترەوە بۆ شایەت هەبووە مارەی هەبووە ئیعلانیان کردووە و دواتری ئەو شەرتانەی خوێنین ئەمە ئابە و شێوە عورف بووە دابەزی ئەگەر ئەن زەواجی عورفی مەبەستمان ئەمەیان بێت ئەوەش کە گومانیتیانێ زەواجێکی شەرعێت و هەر ناوێکی لێ ئەنی ئەوەی بۆ لەبەرەوەی عەقدێکی صەحیحە کەوا بوو ئەرکانەکان و شەرتەکانی تایە ئەنجا دواتریش خێزان دروسە بێت مناڵ دروست ئەبێت نەفەقەیەوە کەوێتە سەرما خەڵکی هەموو ێزانەوە خێزانێتی خزمایەتی دروستە بێت ئەو خاڵانی کە باسمان کرد لە چییە لە ئامانجەکان ئەهدافەکانی زەواجە لە بین ئەم دوانە دێتە دی هەموو ئەرک و بەرپرسیارەتیش لە نێوان ئەو دوو هاوسەرەیە ڕوونە هەمووشی دەبێتە مای خێر و خۆشی بۆ دوو عایلە ئەگەر بێت و ئینسان مقدماتێکی باشە بێ خوا مۆفەقیان کات کابوو لێرە حتا دواتری شەمە ئیشارەت بگەن کەسێک جاری وایە بڵێ کاکە ئیمامی ئەبوو حەنیفە ئەگەر چی فتوای دابێت بەبێ وەلی لەبەر چی لەبەرەوەی ئێمە ئیش بە قورئان و حەدیثەکەین کە جمهوری عولەما مخالف فتواکەین بەڵگەکانیشان بەقووەتە و قسەکانی ئەو مخالفی نەسەکانە ئینشاءڵڵا لە بەرنامەکانە ڕوونیەکەینەوە زیاد لە بابی وەلیە بەڵام خۆ ئەو نەیفەرمۆ کەسیش پێ نەزانێت کاو ئەگەر بە قسەی ئەویش بکەیت ئەبێ ئیعلان بکرێت ئەبێ ئیعلان بکەی خەڵک بزانێت کاکە وەلی و برا و کەس و کار هەردوو عەشرەتە زانن ئەم ئافرەتە مێردی کردوێتە ئەوە ماڵی هەیە خێزانن مناڵی ئەبێت میراتی یەک ئەگرن بەڵام نەکەوەی کە ئێستا کابرا ئەم زەواجە کە وتمان لە ئیسلامە زەواج ڕەحمەتە خۆشەویستی عەفا ئەمە نقمەتە قەلەقە بێتاقەتیە خوا لێت ڕازی بێ هەموو عەکسی ئەوانەی کە بۆیە ئینەکاو بوو زەواجی عورفی بەوە ئەمە زەواجی عورفی ئەمەیان کە زەواجی سڕی پێ ئەوترێت ئەمەیان بریتیە لەوەی کە بەبێ شاید بەنهێنی کەسپیان نازانێ ئەمەیان ناوی سڕیە ئەمە زەواجی سڕیە کە وەلی ئاگای لێ نییە وانە دوو کەس لەگەڵ یەکە ڕێئەکەون و ناوەسیقەی ڕسمیشی هەیە من کەوابوو لێنێ شەڵێم هەندێک جار من بەرنامەکە ئەبڕم بە قەسد بۆ ئەوەی کە گەشتمە سەرەوە باسی و زەواجێک کە لە کوردستانی و ناونراوە مسیار و مسیار نییە بۆ من کەمترین شتەڵێم ئەگەر فەرەضەن خوشکە قەناعەتیان پێکرد ئافرەتی قەناعەتیان پێ کاکەمە جائیزە بڵێ یەک تەڵەب مەیە لە مەحکەمە مارەم ببڕە ئامادەی و پیاوە بیکات کابوو لێرە هەرمە ئەم قسەی ئەمە بەرنامەی جەنابەتەوە پاراستنی ئەو خوشکانەیە مافی ئەو خوشکانە کە زوڵمیان لێ نەکرێ بڵێ من یەک داوام هەیە کاکە
قەینا ئەوە من لێم قەوما و زوڵمم لە خۆم کرد و دایک و باوک و براو کەس و کارم ئەم عیبەم هێنا سەر ئەوان بەڵام من داوایەک مێ با بڕۆین لە محکەمە عەقدێکم پێ بێ سبەی مافەکانم نەفەوتێت زام ئەیکەن کەوا بوو لێرە چی بوو ئەم بەشەی سڕیە کەوا بوو زەواجی سڕیەوەتانێک کە ئەوەشی کاگەر بێت و شایەتی تیانە بێ و وەلی تیانە بێت دوو کەسەکە خۆیان ئیتفاقن هەموو عولەماڵەوە زینایە خوای گەورە پەنامامدات اینجا لێرە کەوا بوو سڕیا کێ برەوی پێداوە مەسەن پاساویان چییە کە زەواجێک هەیە لە ئیسلامە بە ناوی زەواجی نییە مەگەر وەکو ناوەکان باسمان کرد ئەمە عولەما هاتون کەوا بوو وایان ئیشارەتیان پێ کرد کاکەم ئەمە دوو کەس گەشتونەتە یەک وتمان ئەگەر بێت و شایەتیش دانێن مامۆستا عەباس شایەتیش دانێن ڕوکنەکانی تیا بێت وەلیەکەیش هەبێت بەڵام هەر نهێنی بێت نهێنی بێ ئەنجا لەو کاتە خلافەی لەسەری ئاەت تاوا یا تاو نییە شایەتت هەبێ وەلی بەڵام نهێنی بە ئیعلانی نەکرێت بۆ لەبەر ئەوەی یەکێک لاوەی کە ئەگەر شایەت هەبوو مامۆستای خۆیان لێرە من نمونەیەکەم جارێکیان من ئەم پرسیارە ئەەکەم لە زۆر مامۆستا برای بەڕێز باوکێک مامۆستایەکی ئاینی کەسێ بڵێ مامۆستا من پێم خۆشە هەر بە ئاشکرا یا کچەکەی ڕازی بێت بە ئاشکرا تۆ وەلی منی من حەزەکەم کوڕێ دێتە داوای کچەکەڵێ حەزەکەم تۆ لێم مارە ببڕی شایەتی شەیە بەڵام با ئیعلانی نەکەین کەس پێمان نەزانێ با عەقدی هینی بۆ نەکەین کەس هەموو بۆ کشی خۆی قبوڵ ناکات کە قبوڵی ناکەی لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه كابو اللي أنا من ما بسم لو زواج صريح ما مساو عقديك لبيني دو كس دون أن يحضر شهود ودون أن يعلن شاهد آمدانية إعلان ناكري وثيقية لبيني أنا نية خلق بيان نازانية إجماعي لسر أنه باطل لفقد شرطه الصحة إجماعي لسر أمك ئەم زەواجە باطلە ڕوکن و شەرتەکانی تیانە بەڵام کەسێک گەڵێ باشە مامۆستا شایەتماندانیا بەڵام بە مەرج گیراوە لەسەر شایەتەکە کە ئەم نهێنیە بپارێزێت بەبێ ئەوەی وەلیشی تیابێت ئەمە ێسە لە کوردستانی خۆمان بەبێ ئەوەی وەلی هەبێ کە سوکاری ئەم ئافرەتە کەس بزانێ هیچ لەوانەی کە مایەی بەختەوەری ئافرەتە تیانایەتە دی مناڵبوون ماڵی خۆی لە ماڵی خۆیان بێت برایەکی خوشکێکی بێ بۆ ئەو ماڵە لەگەڵ ئەم مێردەی دەرچێت بگەڕێت وایەوانە حەقەکانی نەفەقەی لەسەر ئەو پیاوە ئەگەر بمرێ میراثەکەی هیچ لەمانە نایەتە دی لەم حاڵەتەیە ئیمامی مالکە فەرمێت سەبر کە ئەگەر زەواجەکەش هەبوو ئەگەر بێت و وەسیەتی شاردنەوەی ئەو عەقدە هەبوو ئەو کاتە تەسلە بالشەهادە ڕوحەها ڕوحی شایەتێکە و نەبێت بۆ لەبەرەوەی ئێمە قەسدمان لەوەیە وهو والقصد منها والإعلان الذي يضمن ثبوت الحقوق كاتي إعلاني كرد حقي ثابتة بلا سلام بيعوه ككس نزانيت أو كاتا إعلاني كرد قمانو شك نامينيت أو كاتا حق لبيني فصل يقلع كروي لبيني حلال وحرام شون أنفرموا دا شيرين بهردك عن جمع عليه بيتبوا بيماني برد بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم فصل ما بين الحلال والحرام الدف والصوت لا إمامي بغوي لشرح حسنين آياته فرمي بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم فصل ما بين الحلال والحرام الصوت والدف في النكاح أفرتكان بخوان دف ليدن دنگ بەرزە بێتەوە ئەو نەشیداڵێن گونجاو بێ بۆ ئەو مناسبە هەموو خەڵکی ئەزانێت ئەمە ئەفەرمێ فەصل لە بینی حەڵاڵ و حرام مەوسەد جەنابێت مەسەلەن حکمەتی زەواجت خستە ڕوو کە حکمەت چیە ئاشکرایی ئەوە مەسەلەن حکمەت لە شەرتەکانی لە مەرجەکانی مەسەلەن ئامانجەکان زۆر ڕوون با کەسێ لە بەرامبەرا پێمان بڵێ حکمت لە شاردنەوەی ئەم جۆرە زەواجە چیە گەشتنە ئەوەی کە خۆی هەبێت دواتریش ئیشارەت بە حکمەتی ئەوانە ئەکەین ڕەجیع لەماش بۆ ئەوانە ئینشاءڵڵا کەوا بوو مامۆستاگیان منی لێک لێرە چەند ئەم قسە جوانانە کەن ئەهلی علمێ لەوە قەولی مامی مالک بوو کە فەرمی ئەگەر تۆ وتت دوو شایەت بێنی جارە شایەتی شەبێ عادل بوو شایەتیش عادل بوو نابێت کەتمی حەق بکات کەوا بوو شایەتێ بێنی 5,000 بیت و شایەتێ بێنی کاکەوەڵا ئادەی کاکەوەڵا دوو کەس لەوە دوو تەڵەبەی خۆم بانگەکەم یەکەمە شایەت دوایی ناوی ئەم کوڕکچە نازانن هەل لە گەڕەکێکی کە ڕۆژێکی کە ببینە نایناسیە کابڵێ کاکەوەڵا الحەمدوللا و خەڵکە زانێمە ڕوونە کەس نازان بۆیە تەماشاکە ئەم قسە چەند شیرینە چەند بەهێزە ومجرد العدد لا يزيل السرية بو عندك كسر ما مصا أكر كتشوك رجزاني يعني ودو شاهد لو بين أبوي تتاول السري در شو مزاجي سرينية كمان فنون كاك تنها أوي كشن كسي أزانيت أما أولا أنا بابلي السرينية بو الله جاري واهي كومالي خلق دبان زكاسن
پێکۆ تاوان و فاحیشە ئەکەن و لەوەش دەرچووە سڕ بێ وەڵامە لە شەرعی حەڵاڵ نییە. ڕوونام قسە مامۆستاگیان دەین نمونەیەکی تر لێرە ڕێگەر باشە 6 کەس مامۆستا بازگیان ئەم فەڕەدێت چەند جوان دانراوە طولابی علم دانیا ڕێگەر 6 سێ کچ سێ کوڕ بڵێن کاکی گیانەوە یەکێکمان دوانمان شایەتە ئەوەکەی مارێ بڕێلی کابوو ئەو دوانەکەیکە شایەتن ئەوە کە کچەکەی لێبارە ئەو دوانەکە ئەم دەرگا بکەیتۆ ڕێگایەکی زۆر عەجیبە بۆ حیەل و فڕوفێڵ بۆ گەشتن بەچی خوا پەناماندا بۆ متعە و بۆ تاوان